بێگومان ئەم ڤایرۆسە جیاوازی هەیە چونکە دوو ئەگەری هەن ئەگەری یەکەم ئەوەیە خۆت بپارێزی ئەگەری دووەمەیە خەڵک بپارێزی چونکە ئەم ڤایرۆسە هەم لە خۆ پاراستن و هەم لە خەڵک پاراستن سەرچاوە ئەگری بێگومان دەستەوانە و دەستکێش گرنگن بەڵام شتی زۆر لەوە گرنگتر هەیە ئەوەیە کە مانەوە لە ماڵەوە تێکەڵ نەبوون لە شوێنە قەلەباڵغیەکان کۆنەبوونەوەی زۆر لە شوێنە گشتەکان و هەروەها پاکوخاوێنی دەست و چاوشتن و دەم و چاوشتن بە بەردەوامی و تاقیمکردنی دەست و هەروەها ماڵەوە زۆر گرنگە و ڕاگەیاندنەکانیش بێگومان هەر چاڵاکێکی بچووکیش کاریگەری خۆیەبی و هۆشیارکردنەوەی خەڵک زۆر گرنگە کە هەموو خەڵک ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکات چونکە ئێمە هەرێمێکین بەڵام وڵاتان بەدەست ئەم ڤایرۆسەوە ناڵێنن هیوادارم خەڵکەکە بەر لە حکوومەت چاوکراوەتر بی وەرەوە چاڵاکی تەندروستەکان بە جێبەجێ بکات و ڕێنمایە تەندروستەکان وەک خۆی جێبەجێ بکات شەرم لە دەستکردنی دەسوانە و واروها بەکارهێنانی دەمامک نەکات و واروها تاقیمکردن و گرنجیدان بە تاقیمکردن و لایەنە تەندروستەکان زۆر بەجددی و بە جوانی وەربگرن و خاڵەش کە زۆر گرنگە ئەوەیە هەر کەسێک نیشانەکانی کۆرۆنای لێوە دەرکەتن پێویست دەکات بەبێ ترس بەبێ دوودڵی خۆی ڕادەست و هەروە بڵین جوانتر بڵین بچێت سەردانی شوێنە ئەو شوێنانە بکات کە فاسی کۆرۆنای تێدا ئەنجامەدرێت بۆ ئەوەی ئەو کەسە یەکەمی جارماڵی خۆی بپارێزێ وەروە دەوروبەری خۆی بپارێزێت ئەمە زۆر گرنگە پێویستەکە هەموو هاوڵاتیە کۆشیاری ئەوەی هەبێت دوای دەرکەوتنی نیشانەکان بچی سەردانی شوێنە گشتەکان بکات بۆ ئەوەی چارەسەری بکەن واروە دووری بگرن لە خەڵکی دیکە لەوەی خەڵکی دی توش نەکات بێگومان پاراستنی ژینگە زۆر گرنگە بۆ چونکە پاراستنی ژینگە واروە ژینگە پارێزی ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئەم ڤایرۆسە گەشە نەکات چکە ڤایرۆس و بەکتریا و ئەو شتە پیسانە لە شوێنی پیس و لە ژینگەی پیس زیاتر گەشەکەن و تەشە ناکەن بۆیە خۆ پاراستن و واروە پاراستنی ژینگە دوو دەستەواژە و واروە دوو بنچینەی زۆر گرنگن بۆ خۆ پاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ئەمڕۆ لە شاری سۆران دووسێ برادەری خۆشەویست کە خۆبەخشانە هاتین لەژێر ناونیشانی فریشتەی مێرەبانی هەستین بە خۆبەخشانە بە تەوزیعکردنی هەنێ ئەو پێداویستانەی کە ئەبنەمای خۆپارێزی لەو ڤایرۆسە کە تووشمان بووە سەرەتا بە دەرکردنی بڵاوکراوەیە کە نیشانە سەرەتاکانی تێدا نووسراوە بۆ خەڵکی گشتیش یعنی ئەگەر کەسێک نەخوێندەوار ینی کەمێک خوێندەواریشی هەبێ لی تێبگات و سوودی لێ ببینێ و هەستین بە تەوزیعکردنی ماسک و دەستکێش و ئەوانە بۆ خەڵکی شاری سۆران و ئەوەی ئەمڕۆ کرا خۆبەخشی بوو لە داهاتوش پلانی ینی لە بەیانیەوە پلانی ئەومان هەیە هەم یارمەتی نەخۆشخانەکان بدەین بەوەی کە ئەگەر تەرەباڵغی نەخۆشخانەکان کەم بکەینەوە بەوەی کەسێک پێویستی بێ لە ماڵەوە عملیات یا بەساڵاتومان هەیە بۆ نمونە لە ماڵەوە شتێکی بەسیتی پێویستە ئێمە لە خزمەتیانە بین و ئەڕۆینە ماڵیش والله